بله تماشاوان جایکش هاولن جدیان حکومت هریما کردستانه به دیجیتال کرنا پیدانا موچه فرمانبرانه البته هجمارا من که هر فرمانبری دی بیت خودان حساب خواه بانقی تر پاره کاش نمایه في سیستم تایبتی لولاتین پیشکتی که تو همو پارین خواه راب کشیب که بری که خزال جایی که هل بگیری پاره بگمان کارتات هی هر وقتی که دخوازی چند دخوازی حسارات کشی گلک جرانه که دیچارج به پاکیج ده که گوتن اگر تپید بیب قرضیه بیت و بانقات شی قرضی جی بکی بود جات که وی که تتکرین گلو بود جات که وی تتکرین که حکومت هریما کردستان بکار به همو کاینجانی لولاتی ما به سیستم بکه با حکومت فدرالی داخل حسابی که دنیا بانقی جدالی بکه برنس دكتور محمد علي أشرو بكاري أبوريا نهار الاستوديو ميفاني منه دكتور بخير بيت زور سباس لكاتك هولا كان حكومات هولي جدينا بيجمان و يعني بوأويك همو فالمبراني هريمي كردستان بنا حساب خوان حساب بانقي خوي بحكومة العراق داوي شوازي كي تراكات دجاتيان برسدكات پێشەشی سڵاو ڕێزم لەوە بینەر و بیسەرانی کەی 24 هیوادارم و مانجی ڕەمەزان مانجی بەڕێکەت و خێر بیتن و مانجی چارەسەری ئەو گرفت و کێشانەبی کە هەیە بێگومان هەژماری من بەهێزترین و باشترین و ڕێکترین چارەسەرە بۆ گرفتانەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێدا دەژیان بە هەموو شێوەکان لە وەرگرتنی پارە لە کەمکردنی پارە لە دییان نەمانی پارە لە خرجکردنەوەی پارەکەش بە شێک لە شێوەکان زەنابدامەژە پێک لە هێز جیهاندا شتێک نەمایە کاژ لە بەرکردوی کاری پێ بکەیت بێنی کەواتە گەورەترین و بەهێزترین و وەک پلانی استراتیزی وەک پرۆژەکی استراتیزی هەژماری منە کەواتە شێوازی حکومڕانی شێوازی دارایی و شێوازی ئابووری هەرێمی کوردستان لە ساڵانی شێستەکان و حەفتەکان دەگوازێتەوە ساڵانی 2000 ئەوی ئێستامە تێدا دەژین کەواتە نەقلەتی نەوەعیە بە هەموو شێوک لە شێوەکان لێرە دەینە سەرەوەی ئایا هیچ زیانی هەیە بۆ کەسێک نەخێر بێگومان بە نێودەوڵەتیکردنی کەرتی ئابووری و کەرتی دارایی هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی بەغدا بۆ لە دژی ڕاوەستای هەمومان دەزانین حکوومەتی بەغدا ئێستا ڕۆژانە 26 ملیار دیناری لە زەرەرە لە گۆڕینەوەی دۆلار لە باقی مرکزی و لە نرخی لە ئەو نرخی کە لە بازاردایە کەواتە ئەو پارێک کە دەگاتە دەستی 230 میلیۆن ڕۆژانە دە کۆمپانیا دەمێ بگەینە و نقطەی دە کۆمپانیا لە بەغدایە کە سەر بە ئەو حزبانە کە حکومڕانی دەکەن لە بەغدایە ئەو پارەیە وەردەگرن لە بازار بە 150 دەیفرۆشنەوە ئەو جیاوازیە 26 میلیارد تا 27 میلیارد دۆلارە ڕۆژانە ئەگەر جەنابەت بێ حکوومەتی بەغدا بۆ ئێستا من وای دەبینم و هیچ گومانیشنەوەی دانیە بۆ دەوێ هەژماری من ڕاگریتن لەبەرەوەی ئەو باقانە ئێستا من دوونە خێنمەوە وەک متابعە بەڕێز وەزیری دارایی لەگەڵ چەند کۆمپانیایەک پێک هاتووە بۆ ئەوەی ئەو پارەیە بەڵێ کۆمپانی عێراق کەواتە دووبارە لەو مەبلەغی کە 650 میلیار یان 700 میلیارد کە دەنێرێتن لە فەرقی جیاوازی دۆلار کە پێیان دەدا و ئەو پارێک کە ئەوان بەمەدەنن نێزێکی 50 میلیۆن دۆلارە کەواتە هەمووی لەبوونی گەندەڵی و كواتا دكتور يعني او بروجي هجماني مكي كراوتو بتنسيق انكو برازيبوني بانقي نواندي العراق وبتنسيق لقى بانقي نواندي العراق كراوتو يعني بو حكومه العراق معارض ياميه بزنابتو قلت زيت دانيه اقل هسه هجماني من بي لا ما كشف دي بدوش اوان كدنيين لسه حسابي او بارك لبو كردستان دنيين لشيو كان يديك من بيم واي هو يقدميني جوي اوان دتانن لو تصفيه كردون لو سبيكر نوي باري ويدي دزن ناوی ئەو بندیوارەکانی خوانی تێبکەن کە ئێستا زیاتر لێیان تۆغ بوویتەوە بە خۆیان دەزانن 33,000 فەرمانبەریان هەیە وڵاتێکی دراو سێنە لەلای خۆیانەوە ئەوان بە هەر شێوی لە شێوەکان بجەکەن موچە و بجیان بۆ دیار دەکەن کەواتە زیاتر ڕویان لە گەندەڵیە و ڕویان لەوەشە ئەگەر ئەو پرۆژەیە لە کوردستان سەر بگریتن ئەوان دەکەونە مەترسیەکی لەو پرۆژەکە هەیەە کە کارتێکی تایبەتە لە باقیێت تەنها پارەکەی تدایە وەک باز دەکرێتن لە هەژماری من زۆر سوودمەندە لە بۆ خەڵکەکە بە هەر شێوێک بی لە شێوەکان بەڵام بەداخەوە ڕێگرێکە لێوەن دێرە زیاتر ئەو گەندەڵی و ئەو گەندەڵکارانێک کە لە بەغدا هەیە ڕێگری لێ دەگرن کەواتە لە بەغدا باسی کاتێکی تحدید دەکرێت کە دەبێت هەموو مچەخۆرانی هەرێمی کوردستان بنەح صاحب حسابی بانقی خۆیان ئەوسا معاشەکەدانە ئەوەندە سیستەمی بانقی لە عێراقا پێشکەوتووە شەفافە بێگەندەڵیە بەم شێوە بێ دو ساڵ و 6 ماگە خەریکی خۆیان فەرمانبەرەکان تا ئێستا پێیان تەواو نەبووە
لە زۆرجێ گرفتیشیان هەیە لە زۆر جێش بە شێوەیەک لە شێوەیەکان فعال و ئەکتیفیش نییە بەڵام کە ئەوان بەحەز لەوەی دەکەن بیکەن ڕێگریە لەوەی ئەمە سزکردنەوەی منە بەڵام هیوادارم حکومت سز نەبیتەوە بە تایبەتی جنابی سەرۆکی حکوومەت کارەکانی وەک خۆی بڕوێنیت لەبەرەوەی ئەگەر ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان ئەو ڕۆزروفی خۆمان لە شێوەیەک لە شێوەیەکان کەمێک لە گرژی داینا بەڵام هەژماری من هەردەبی هەبی ئەگەر ئەوانش پێویست بوو بکرێ با ئیوانیش هەبی بەڵام ئیمە سەرچەکەبی کەواتە لە ڕووی دڵنیاییەوە بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان بڵێ کام بانک و کام شێواز جێگەی سیقەیەکی مطلقە بێگومان باقەکانی هەرێمی کوردستان لەژێر دەستی خۆمانە دەتوانین گرفتەکەوی چارەسەر بکەین ئەنی بۆ نمونە وەزیری دارایی عێراق داوا دەکاتن لەژێر هەردوو باقی ڕەشید و ڕافیدێن من لێ دەپرسم ئەوان هەتێستا فەرعەشیان لە هەولێر هەیە لە دۆکەیە لە سلێمانی هەیە لە هەڵەبجە هەیە لە هیچ چار و شارۆچکەکان یەک فەرعیشیان هەیە یەک بەشیان هەیە نەخێنیتیان باشە هەر فەرمانبەرێک بەیانی گرفتی چێ چۆن سەرستە بستە بەغدایە لۆ کارتەی ئەو باقانی کە لە هەولێرن ئەوانەی کە لە هەژماری من بەشدارن ئایا هەمویان مۆڵەتی ڕسمی و فەرمیان نییە لە باقی مەرکەزی عێراقی ئەگەر هەیە باڵێ بۆە تو لە سرم فەرز دەکەی تەنها دوو بانک بووی کە هیچ لەو شێوە لە شێوەکانی باقی تیزاری نینە بەڵکم باقەکان زیاتر باقی حکومینە لە بۆ ئەو شێوازەی مامەلەکردنەکە بە جەنابتر کۆت ڕۆژانە حکوومەتی عێراقی هەر لە سەروەش ڕۆژانە 26 ملیار دیناری عێراقی زیان لەو کەرتەی لە خەڵکەکەی دەدا لەو قازانجیدە کۆمپانیا ئێستاش ئەو زوڵمە یان ئەو زۆرداریە کە لە هەرێم دەکرێتن دەرێن دەبی لە ڕێگای باقەکانی ئەوەی بی من حسابم کردێ بە حاسیبە ماگانە 50 میلیۆن دۆلار دیسان ئەو دە کۆمپانیە کە لە بەغدا کار دەکەن سوودمەند دەبن لە گواستنەوەی پارە یان بۆ دانی ئەو بودجەیە کەواتە کەلیمە باسی هەرێمی کوردستانیش بکە هەندێک دەنگ هەیە لە هەرێمی کوردستانیش دژایەتی بۆ هەژماری من دەکات زیاتر پەرڕوشە لەوەی کە بەغدا ئیدارە ئەمەلەفە بکات بێگومان بەخۆیان زرر دەکەن بەرەوەی تۆ تا ناو مالی خۆت هەبی بۆ ڕێکلام بۆ دەرەوەی مالی خۆت دەکەی تۆ بەشێک بی لە حکوومەت بەشێک بی لەو کەرتەی بەشێک بی لە دروستکردنی بەشێک بی لە پەرەپەدانی بەشێک بی کەس دەست پێکت پێکردە لە شارەکان و ناوچەکانی خۆت ئەو ڕۆدەی کە دژایەتەکەی دەکەی من پێم وایە لە ڕووی سیاسیەوە زیانەکەی زیاتر دەبێتن بە تایبەتی ئێستا هەمومان ڕۆمان لە هەڵبژاردنەکی بێگەر دەبی انشاءالله خەڵکەکە باو کات بزانێتن چێ دۆستە چێ دژمنیە وڵاتە ئەو حکوومەتەیە کەواتە بوو پاراستنی ئاسایشی داڕایی ئەم هەژمارەی من لە هەرێمی کوردستان تا چەند ئاسایشی داڕایی دەستە بەرکە تا چەند ئەبێتە هۆی پێشخستنی زیاتر کەرتی بوژانەوە پرسەبابەتە ئابووری و داڕاییەکان لە هەرێمی کوردستان بێگومانە تۆ لەگەر زیاتر وەبزان ئێستا دەباقە لە هەژماری من بەشدارن لەوەی تۆگە پارە بێتە ناوێ بە هەر شێوەک لە شێوەکانی عەجەلەی ئابووری سوورانەوەی خولانەوەی ئابووری و بەشی دارایی کوردستان بەهێزتر دەبی بەڵام تۆ ئەگەر بەس بچی ئەو پارەی لە بەغدا بێتە چەند نووسنگەیەک کە دوێنێ باسی لێکرا لەبەرەوە ئێستا حکوومەتی عێراقی تا ئێستا بەشەکانی بە هەردوو باقی نەکردوێتەوە ئەگەر بشکاتەوە بەلایەنی کەم پێویستی بە 100 لق دەبیتن کە لە ناو هەرێمی کوردستان هەبیتن بۆ شێو لە شێوەکان تا باقەکانی خۆمان هەبی تا باقەکانی خۆمان زیاتر سیولەی پارەی بێتە ناوێ و دەورانی پارێ بکرێتن و ئەو کاتی دەتانی قەرز بدات دەتانی پارێ تەقسیتەکان بداتەوە دەتانی زۆر شتی دیکە دکتۆرێستاوا خۆ دەزانی پرۆسەی دانانی ئایتیمەکان لە هەموو ناوچەکانی کوردستان دەستی پێکردە بە شێوەیەکی زۆر فراوان کەواتە ئەنی یەکەر زیاتر بەرچاوڕوونی بە فەرمانبەران بدێ لەبەرەوە لەوانەیە هەندێک دەنگ هەبێ هەندێک فەرمانبەر هەبێ گومان لەلای ئەوان دروست بکات دوو وەکو پسپورێکی ئابووری ینی ئەم هەژمارەی من تا چەند ئیسیفادەیەکی جدی بوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەیە لەوەی کە پێشتر چون مچەوان وەرگرتووە بێگومان تۆکە هەژماری من دەکەی من ئەگەر خاون کۆمپانی بم بەیانی جەناب بدەی بۆ کڕینی جلی بەرگت جل و بەرجی خۆت کارتەکەم دەدەیت لە سەر کارتەکەی من ماگانە بەشێکی کەم لە پارەکە لێ وەردەگرم بۆ ناوپڕکردنی ناوماڵ بۆ کڕینی خانی بە قسەت بۆ کڕینی ئۆتۆمبیل بەو هەژماری من پێویست ناکەیە تۆ بچی گرێ بەستەچی بکە یان بچیتە ئیدە چی لە دائیرەکە دبینی تۆگە کارتەکەتدا لەو کارتانە ماگانە بە ئەلکترۆنی ئەو پارێ بەشە پارێک کە لە تەقسیدکردنە دەستە سەر حیسابی ئەو کۆمپانیا دەستە سەر حیسابی ئەو قوتابخانێک کە منداڵەکانی شت تێدا خوێندی لێ دەکرێت ماگانە بەشێکی کەمت لۆ دەبڕێت
کەواتە تەنزیمکردن و ڕێخستن و پلاندانان استراتیژی زۆر بەهێز کاتە تەنەویزی کارتێکت پێەیە هەموو مامەلەکانی خودت پێەکەی بێەوە پارە هەڵبگری لە چانتایەک بن لە علاگەیەک بن زۆر جار پارە دیار نامێنێ ڕۆژێ دیتما خەڵکە مشک دەخوا ئینشاڵڵا نامینێ و هیوادارم خەڵکەکە پشووی لەوەی درێژتر من لێرێستەوە دەتانم برێم ڕۆژی زۆر ڕوونمان لە پێش بەڵێ بە هیوادارم سەرنجی تۆ و پسپوریکە و بارە لەلایەن خەڵکی کوردستانەوە کە خود دەزانێت میلیونێک فەرمانبەر هەیە بە هەندوار گیرابێ بەڕێز دکتۆر محەممەد علی پسپوری ئابووری گەلێ سپاس دکتۆر سپاس بۆ ملایەک دەست نەخۆش.